ئەوانەی لێرەن بەشێکیان مامۆستا و فەرمانبەر و بەشێکی دیکەشیان دەرچووی زانکۆ و پەیمانگان هاتوون تا لە گەلەری شێوەکاری ڕەنگفێری هونەری شێوەکاری ببن. ئەوان باس لەوە دەکەن سەرەڕای سەرقاڵیان بە دەوام و ئیشوکاری دیکەی ڕۆژانەیانەوە، بەڵام حەزیان بۆ هونەرەکە وای لێکردوون کە لە هەفتەیەکدا چەند ڕۆژێک بێنە ئێرە و سەرقاڵی فێربوونی هونەری شێوەکاری بن. دەشڵێن سوودێکی زۆریان لە مامۆستاکانیان بینیوە. من نزیکەی 2 هەفتەیە لێرە ئیشەکەم، هەکو خۆم حەزی خۆم هەبوو بۆ وێنە کێشان سکێچم تقریبان باشوە، بەڵام ئەوەی لێرە فێربووم تۆنەکان ئیشی زەیتی و ئیسەش لێرە خەریکی کردنەوەی پێشانگایەکین بە یارمەتی مامۆستاکان. ئەم ئیشەی ئێمە هەوڵمانداوە شتێکی جیاواز بێت، پێڵێن ئەبستراکتی ڕەنگەکان زۆر سوودم لێوەرگرتە، بە تایبەتی لە تۆنەکان و سکێچە زۆر استفادەم لێ کردو. من وا ماوەی ساڵێکە لێرەم هاتووم بۆ ئەم گەلەریە تاوەکو فێرە ڕسم بگەم بە حەزواوەتەکانم. لە ماوەی کە ساڵێکە لێرە بوومە دەستخۆشی لە مامۆستاتوانە و مامۆسەلا ناکەم کەوا هاوکارێکی زۆر بوونەوەی ئێمە توانیانە ئێمە بگەێنەم ئاستە کە لە کاتێکا من هاتوومە هیچ نازانیەوە تەنها نەمەزانێت قەڵەمەکەش بگەم. وەڵی تا ڕادەیەکی زۆر گرنگ ساتووە گەردەچە ناو هەست شارێکەوە شتە هەر شوێنەکەوە هونەری تیانێ، یعنی هونەر شتێکی زۆر ناشرین وە کا شتێکی زۆر جوان. سەرپەرشتیاری گەلەری شێوەکاری ڕەنگ ئاماژە بەوە دەکات ئەو فێرخوازانەی کە سەردانی گەلەریەکەیان دەکەن با مەبەستی فێربوونی هونەری شێوەکاری خۆبەخشانە فێری هونەری شێوەکاری دەکرێن و هیچ بڕاپارەیەکیان لێوەرناگیرێت. باسی لەوەش کرد لە ئایندەیەکی نزیکدا 2 پێشەنگای گەورە لە قەزای چەمچەماڵ و پارێزگای سلێمانی دەکەنەوە. ئێمە لە 2017 گەلەریەمان دامەزراندووە. هونەری شێوەکاری ئێمە لە خۆی هونەری شێوەکاری 3-4 لقی لێ بێتەوە، دیزاینی لێ بێتەوە، دیزاین و گرافیک بێکەوە، سیرامیکە، پەیکەرە، ڕسمیژە. ئێمە حەزمان کرد ئەم خولە بکەینەوە کە کۆمەڵێکەن دەم شارە سوودمەند بێ، کۆمەڵێکەن بە دوور بێ لە چایخانە و لە کۆمەڵی شوێن کە شوێنی ئەو نیە بەڕاستی. مەبەستم ئەوەیە هونەر لە وڵاتانە قیمەتێکی زۆر گەوری هەیە، بەڵام لە وڵاتی ئێمە زۆر بەداخەوە لە چەمچەماڵە زۆر باش نیە و زۆریش خراپ نیە، وەسەتە. لە سلێمانی باشترە، لە هەولێر باشتر لەم شوێنانە. سەرەڕای هەوڵا بەردەوامەکانی گروپ و تاکە کەسەکان لە ماوەکانی ڕابردوودا بۆ گرنگجیدان بە هونەری شێوەکاری لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا، بەڵام تا ئێستش ئەو هونەرە هاوشەوی هونەرەکانی دیکە بەرەو پێشوونێکی ئەوتۆی بەخۆوە نەبینیوە. بەو پێی لە ماوەی 28 ساڵی ڕابردوودا حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری بە بیانی و جۆرا و جۆر ئەم هونەرەیان فەرامۆش کردو و گورنجیەکی ئەوتۆیان پێنەداوە. لا ئێستاشدا شێوەکاران بە ئومێدن وەزارەتی ڕۆشنبیری لە کابینەی نوێدا گرنگی زیاتر بەم هونەرە بدات. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، چەمچەماڵ.